بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. برزان و خۆشەویستانم کتێبی ئەذکار یەکێکە لە کتێبە زۆر نایابەکان کە زانایان فەرموویانە بێعید دارە وەشتەری الئەذکار، بڕۆ ماڵەکەی خۆت بفرۆشە بەڵام کتێبە لەم کتێبە بکڕە، ئەوەندە نەفع و سوودی هەیە بۆ ئینسان. ئەم کتێبە ئیمامی نەوەوی نووسیوێتی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئێمە هەموو عەسرانێکی سێشەممە لە خزمەت بڕێک لەم کتێبە ژیان بەسەر ئەبین. زۆر بابەتمان لەم کتێبە نایابە باس کردووە، لە خزمەتیا بووین ئەنواع جۆری ذیکرەکان هەر لە هەڵسان و هاتە ناو مزگەوت و شێوازی دەستنوێژ و ئەو ذیکرانەکە لە دوای نوێژەکان ئەخوێنرێ هەمومان باس کردووە. ئەوەی کە ئەمڕۆ لە خزمەتانە باسی ئەەکەم بریتێ لەوەی ذیکری بەیانیان و ئێواران. ئەفەرمێ بزانە ئیمامی نەووی باب ما يقال عند الصباح وعند المساء، بەرە بەیانان لەگەڵ ئێواران ئینسانی موسڵمان چی ئەڵێت کە ئەم ذیکرانە زۆر گەورن بۆ حیفڵی ئینسان. ئەفەرمێ بزانە ئەم بابە و ئەم دەرگایە لەم مەسئلە زۆر گەورەیە. ئەفەرمێ بەڵکو گەورەترین بابی ذیکرەکان ذیکری بەیانیان و ئێوارانە. ئەفەرمێ چەندێ پێم کرا چەند ڕستەیەک لەو بابەتە گەورە و توڵ و تەفسیلە باسەکەم بۆتان. ئەگەر ئینسان بتوانێت هەموو ذیکرەکان بخوێنێ بخوا ئەوە زۆر تەوفیقێکی گەورەی خوای لەگەڵایە و فەزلی زۆر خوای گەورە بەسەریەوەیەتی خۆشبەختی بۆ ئەو کەسە کە بتوانێت هەموو ذیکرەکان بخوێنێ. ئەگەر کەسێکیش نەیتوانی هەمویان بخوێنێ با هەندێکیان بخوێنێ، ئەگەر هەر پێی نەکرا با یەک ذیکر بەیانیان یەک ذیکر ئێواران بخوێنێ. ئەوەندە گەورەیە، ینی واتە ذیکرێک لە جگە هەر تەرکی نەکات، جۆرێک لە جۆرەکان جێبەجێکە. ئەفەرمێ ئەسڵ لەم بابا لە قورئانی پیرۆزە هاتووە باسی ئەم ذیکرانەی بەیانیان و ئێواران. ئەفەرمێ وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل غروبها. تسبیحاتی خوا کە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پێش خۆر دەرهاتن و پێش خۆر ئاوابوون لە هەردوو کاتەکە ذیکری خوا بکە. لە ئاەتێک ترا فەرمێ وسبح بحمد ربك بالعشي والإبكار. عشی بە دوای عەسر ئەوترێ تا ئێوارە، ئیبکاریش کاتی نوێژی بەیانی هەتاوەکو خۆریەتە دەرەوە، خۆر هەڵدێ بە تەواوی. ئەفەرمێ لەم دوو کاتەوەتە لە فەجرەوە تا خۆر هەڵاتن. ئەفەرمێ لەم دوو کاتە تەسبیحاتی خوا زۆر بکە و سوپاسی خوا زۆر بکە. واذكر ربك في نفسك تضرعا وخيفة ودون الجهر من القول بالغدو والآصال. بربيان وإيواران هردو كاتكان ذكر رب العالمين زور بك. ولا تطرد الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه. نكي أوانيك بربيانان وإيواران دعاءكن أبارنا والأخوة جل جلاله كما بس تنهى رزامة رب العالمين دوريان خيته والأخوات كوابو ئەم کاتانێکی زۆر گەورن بۆ ئینسان ذیکری خوای گەورەیان تیا بکە. دوای نوێژی عەسر هەتاوەکو ئێوارە و خۆر ئاوا ئەبێ، دوای نوێژی بەیانی هەتاوەکو خۆر هەڵدێ بە تەواوی. في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله. پیاوانێک له لعب تجارەت و بازرگانی نانفەوتێنێ لە ذیکری خوا دووریان ناخاتەوە، ئەوانن کە لە ماڵەکانی خوایە بەرەبەیان و ئێواران ذیکری خوای گەورە ئەکەن. إنا سخرنا الجبال معه يسبحن بالعشي والإشراق. باسی داود عليه السلام ئێمە کێوەکان لەگەڵ یا ذیکریان ئەکرد کەی بەرەبەیان و ئێواران. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم شەدادی کوڕی ئەوس بۆمان ئەگێڕێتەوە لە فەرمایشتا کە ئەفەرمێ سید الاستغفاری ئەخوێند، ئەی فەرموو اللهم أنت ربي. طبعا سید الاستغفار زۆر گەورەیە. ئەم دوعایە ضرورە هەر یەکێک لە ئێمە لەبەری بێ. ئەم دوعایە فەرمێ ئەگەر گوناهەکانی ئینسان بە ئەندازی کەفی سەر دەریاکان بێ، ئەگەر سید الاستغفاری خوێند خوای گەورە لێ ئەبورێ. بريتي لم كلماتنا اللهم أنت ربي لا إله إلا أنت. خوا پروردگارا إلهي تو پروردگاري مني هيج پرسراوك نية تو نبي خلقتني وأنا عبدك. تو من اتخلق كردو ودروس كردو من عبدي توم وأنا على عهدك ووعدك ما استطعت. خوايا من لسر أو بيمانم كبتوم دا أو وعديك بتوم دا شنيت وأنا مهبي لسر أوم. أبوء لك بنعمتك علي. أبوء يعني أعترف
اعترافەکەم خوایە بەو نعمەتانەی کە تۆ بە منت بەخشیوە وأبوء لك بذنبي واعترافكم لبردم توياك جناه هلم كردوا فاغفر لي لم ببور خوايا فإنه لا يغفر الذنوب إلا أنت هيتكز لجناها كان نابور إلا تونبي أعوذ بك من شر ما صنعت فنا أقرم بتو لو كردويك وكردوما كبوت ما يرنجان دنيتو يا إلهي أفرمي هركسك إوارة أما بخوانه فمات دخل الجنة إوارة خوان ديو مرد واتدوا عسر هتا إوارة أم ذكرى يكجار خوان أجر مرد أو كسل لنا وبهشتا أجر برا بيان خوان دي دوای نوێژی بياني هتا وكو خور هەڵدێ أفرمي فمات من يومه للرجكاء وفاتي كرد إلا خوي جورا إخاتنا وبهشتا لفرمايشي كتير أبو هريرة بمان أجرته وأفرمي هر كسي بياني كرد ويا إواري كرد وصجروتي سبحان الله وبحمده أم كلمة شن آسانة سبحان الله وبحمده صجروتي أفرمي هيج كسيك نية للروج قيامته أو الروج بأندازي أو جوربو به إلا كسيك باشتر لوي وتبه يا بأندازي وتبه يا لو زورتري وتبه صودي وتبه صوسي وتبه زورتري وتبه أفرمي أو كسل لو جورتر لروايتك سبحان الله العظيم وبحمده لروايتك سبحان الله وبحمده سبحان الله وبحمده صجر أم كلمة يبليتو هيك لو ذكرانك في غمريان صلى الله عليه وآله وسلم فيرمانك أفرمي عبد الله كوري خبيب ومن أجرته أفرمي للشويكي زور تاريك وزور تن درسوين كبارانك زور أباري واسمام بچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بۆی نوێژمان بۆ بکات ئەفەرمێ کاتێک کە ڕۆشتین گەیشتنە خزمەتی فەرمووی بڵێ فەلەم ئەقول شەیئەن ئەفەرمێ هیچ شتێکم نەوت فەرمووی بڵێ هیچ شتێکم نەوت ئەڵێ دوایی وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم نازانم چی بڵێم فەرمووی بڵێ قل هو الله أحد لەگەڵ معوذەتەین قل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس ئێواران بێڵێ بەیانیان بێڵێ سێجار ئیتر ئەوانت بەسە لە هەموو خراپەیەک ئەتپارێزێ لە هەموو خراپەیەک ئەتپارێزێ زۆر کات ئەو دۆستانەی کە تووشی هەندێک حاڵەتی واهیمە و نەخۆشی و ئەوانە ئەبن بەڕاستی ئەچن لای هەندێک کەس ئەیان ترسێنن بە مەسائیلی جین و نازانم سحر و ئەوانە هەموو جارە عەرزیان ئەکەم بەڵێم وەڵڵاهی ئەگەر کەسێک ئەم سێ قولە بخوێنێ سێجار بەیانیان سێجار ئێواران دوای عسر هەتا ئێوارە سێجار دوای نوێژی بەیانی هەتا وەکو خۆر هەڵدێ سێجار واللهی لە شەڕی هەموو شتێک پارێزراوی بە دەقی وتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە ڕوایەتێکی ترا ئەبوو هورەیرە بۆمان ئەگێڕێتەوە کە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فێری کردین کە بڵێن اللهم بك أصبحنا كبيانيمان كردو بلين خوايا بهوي تو بيانيمان كردو وبك أمسينا بهوي تو إيوار أكينوا وبك نحيا بتو جيان أبين سر وبك نموت هربتو أمرين وإليك النشور وقرانوان بولايتويا أجر بياني وتي اللهم بك أصبحنا بخير بيشو أجر إيوار وتي اللهم بك أمسينا أخيت بيشو پیغمبریان صلی الله علیه و آله وسلم للرواية كي مسلمة فرمانك فرمي لسفرك أبو فرموي سمع سامع بحمد الله وحسن بلائه علينا ربنا صاحبنا وأفضل علينا عائذا بالله من النار أفرمي پیغمبریان صلی الله علیه و آله وسلم ك لسفرك أبو كاتك بارشوي أكردو سحوري أكردو دواي بانجي بياني أم ذكري أخوان أي فرمو سمع سامع بحمد الله واتا قياندي سمع لي راقر بس سمع بخوينتو يعني جوي لابو بس سمع يعني قيان يا بران بركي قيان يا بران بركي قصي كسيك جوي لابو حمدي خواكرا وحسن بلائه علينا همو امتحان جوانا كان خوا بسرمانوا خواي جان ببره هاولي إيما بزي خود بسرمانه بارنا وفضلي خود بسرمانه بارنا إن جاء في غمر إخوة صلى الله عليه وسلم أي فرمو عائذا بالله من النار يعني حالي وابو يعني حال موايا يا إلهي بنا أقرم بتولا أقري دوزخ أما شريكك للسنة كان لهندي الروايات بس سمعها تو لهندي الروايات بس سمعها تو أم كان روايتي طبعا روايتي كان زور أم كان روايتي أمر عرزم كردن بوي أم بزانين
ئەرکێکی سەرشانی ئێمە وەکو مسلمان بەیانیان و ئێواران بریتێ لەم ذیکرانەکە بیان خوێنن. بەڕاستی ئینسانی مسلمان خۆشترین کاتەکانی ژیانی ئەو کاتانەیە کە بە ذیکر لە خزمەت خوایە سەرفیان ئەکە. باشترین کاتەکانی تۆ ئەوەیە کە تۆ ناوی خوا ئەهێنی، دڵنیا بە لە مەجلیسێکە لە مەجلیسەکەی خۆت باشتر، لە جێگایەکە لە جێگاکەی خۆت باشتر، رب العالمین باسی تۆ ئەکاتەوە، ناوی تۆ ئەهێنێتەوە. لە فەرمایشتا هاتووە کاتێکە ئینسان ذکری خوا جەل جەلاله ئەکات، فەذکوڕونی ئەذکوڕکم، خواگیان ئەفەرمێ ئێوە ذکری من کەن، منیش یادی ئێوە ئەکەم. کەسێکیش کەوتە یادی خوا حتمەن جەلالەت و فەضل و گەورەی خوا بەسەریادا ئەبارێ. داوامان لە ذاتی پاکی پەروەردگار ئەم کەلیماتانەمان لێ قبول کە بمان گێڕێ لەو عەبدانەی کە ذیکرەکانی ئێواران و بەیانیان لە یاد ناکەن وەلەو بە ذیکرێکیش بێ. خوای گیان ئەم کەلیماتانە بکەرە ڕۆشنایی ناو ماڵەکانمان، ڕۆشنایی ناو دڵمان، ڕۆشنایی بۆ وڵات و نیشتیمانمان. خوای ئەم کەلیماتانە کە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هاتوونەتە دەرەوە ئێمە ذیکریان ئەکەین. یا ڕەبی خوایە بیکەرە مایەی خۆشبەختی بۆ هەموو مسلمانان لە جیهانە، بیکەرە مایەی فەزل و گەورەی برژێنە بەسەر خۆمان و خزم و کەس و کار و ئەوەی خۆشی ئەوێن و ئەوەی خۆشمان ئەوێ. یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین لێمان قبول کە یا رب العالمین سەرفرە ئەزی بەردەم دیوانی خۆتمان کە بە خزمەتی رسول الله صلى الله عليه وآله وسلم شادمان کە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەور لە گوناهی منیشی ئەوش بۆرێ خوا لێمان قبول کە. إن شاء الله ڕۆژانی سێشەممە چەندێ پێمان بکرێ لە خزمەتانە ئەبین. خوای گەورە لێمان قبول کە.